دەنگت بەرز سەبارەت بە یاری لەگەڵ گارە وەکو یاریکردن و وەکو لەعب ڕاستی بە هەموو شێوەیەک ئێمە باشتر بوون نەک تەنها لەگە یاری گارە ڕاستی لەگەڵ یاری کە لەگە پیشسازیش کردمان وەکو لەعب ئەمە زۆر باشتر بوون لەگە پیشسازی و لەگە گارە زۆر باشتر بوون لەگەڵ شۆریجەش ئێمە لە ناو یاریگای شۆریجەش باشتر بوون بەڵام بەڕاستی شەنزیاوەرمان نەبوو لە گۆڵکردن چونکە گۆڵی زۆرمان چوان ئیتر هەموو جا قسەکەیە بە عەرەبی پێ دەڵێن کوڕە غەدارە بەڕاستی تۆپی پێ ڕەحم بە کەسدا ناکە تۆ ئەگەر گۆڵ نەکەی چەند یاریش بکەی ئەگەر تۆ بلای توبی یعنی بە بەردەوام هەور دوو شەو 90 دقە کامل تۆ بلای توبی یەک هەزمە لە سەد و چاوی هەزمە مرتەدەی وەکو کە لەگە گارە بەڕاستی کە هەموو شتێکمان کرد بەس ئەوە بوو گۆڵمان نەکرد کە گۆڵمانیش کرد ئەوانیش لە دقەی 89 و 45 ثانیە گۆلی یەکسانبوونیان لەسەر ئێمە هێنا بۆ یاری داهاتوش ڕاستی لەگەڵ یانەی ئاکرێ ئێمە یاری مان و نەمان دەکەین چونکە یانەی ئێمە ئەگە لەگە یانەی ئاکرێ سەرکەوتوو بین ئێمە دەبینێ بە 14 خاڵ گارە لەگەڵ خاکەیتی لە ناو یاریگای خاک ئەگە گارە بیدۆڕۆنێ ئێمە ئەمێنینەوە با بڵین پێگەی خۆمان قایم دەکەین لە ڕێزبەندی شەشەم و هەفتە یعنی کەواتە ئێمە دانابەزینەوە جە بۆیە بە هەموو شێوەیەک خۆمان ئامادە کردووە بۆ یاری لەگەیانەی ئاکرێ و ئێمە یاری بۆ بردنەوە دەکەین